میوانێکی ترمان لەگەڵایە لەم بەرنامە زۆر بەڕێز کاک ڕفیقی حسێن پەنایی. کاک ڕفیق ئەگەر گوێ لە دەنگمە سڵاو لێ بێم کاتت باش. زۆر زۆر سپاس بۆ ئێوە کاکە کۆ و هەروەها بینەرانی بەڕێستان بمبورن من تۆزە نامرەتەبیژم داوای لە بردنەکەم. زۆر ئاساییە کاک ڕفیقیان سپاس بۆی کە قبوڵی زەحمەتت کردو لە بەرنامە. کاک ڕفیق هەواڵەکان لە درێژەی ناڕەزایەتی باسمان بۆکەن دێمە سەر مانگرتنەکان دێمە سەرەوەی کە دەستکەوتەکان چۆن بوو بەڵام بزانم دوایین زانیاری لەسەر وەزعیەتی شارەکانی کوردستان گوایە لە کامیاران 4 گیانبەخکردومانەیە 35 بریندارمانەیە لە کرماشان 2 کوژراومانەیە ناڕەزایەتیەکان لە قوروە و دێولان درێژەیان هەیە. زانم دوایین زانیاری جەنابن لەم بارەوە چییە؟ بەڵێ جاری تر سپاس بۆ ئێوە هەروەها بۆ بینەرانی بەڕێزی کۆمەڵە تیڤ وەکو ئەزانن ئەو ڕۆمانگرتنی سەرتاسەری بوو لە کوردستان خب بە تەبیعەتی کوردستانیش هەمیشە دوای مانگرتنەکان ناڕەزایەتی شەقامیژی لەکەوێتەوە بە تایبەتی بە ئەزمموی شۆڕشی ژینا بەتەوە مربوطە بەو دەورە ئەو ڕۆژ ئەو شکۆمەندە گەورەیە بەڕاستی لەسەر تاسەری کوردستان کە بینیمان شار و شارۆچکە و هەتا دێهاتەکانیژی گرتەوە مانگرتنیکی بێوێنە بوو بە بڕوای من لەم دەورە ئێوارەکەی لە کۆمەڵێک با تەوەجۆ بەوەی کە بۆ خۆشتان حتمما ڕەسەدتان کردووە کە کوردستان ماوەیە کە بە شدت میلیتاریزەیە خەڵکێکی یەکجار زۆر گیراون بە تەلەفۆن و هەڕەشە و دەستگاهای ئەمنیەتی بە شدت خەریکن بە تایبەتی لە کۆمەڵێک لە مەناطقی کوردستانە. بەڵام ئەو ڕۆ ئێوارەکەی لە شاری سنە لە کامیاران لە دێگولان لە بیجار لە قوروە و لە سەقز بەپێ ئەو زانیاریانە کە من هەمە خەڵک هاتنە خیابان کە دەڵم خەڵک مەبەستم گشتی نییە زۆرتر لاوانی شۆڕژگیر و ئینقلابی بوون کە هاتنە سەر شەقامەکان و دروشتیان داوە لە کامیاران حەشیمەتێکی یەکجار زۆر بوو یعنی خەڵکێکی یەکجار زۆر هاتە سەر شەقام و کوردستان گۆڕستانی فاشیستان یەکێک لە دروشتمە هەرە بەرجەستەکەیان بوو کە باسییان کرد لە شاری سنە وەکو لە ڤیددیوەکانی ژا دەیبینن لاوانی شۆڕژگێر لە تووسێ گەڕەکی شاری سنە بە تایبەتی لە شەریفاوا و غەفور و لە 1-2 گەڕەکی تری شاری سنە دەرگیری لەگەڵ هێزە سەرکوتکەرەکانە ڕوویدا لە قوروە بە تایبەتی میلیتاریزە زیاتر بوو و بەرخوردی هێزەکان زۆر بەتژی ناڕازیان یەکجار زۆر بوو لەوێ کە باس لە حتا لە گرتن و بە تایبەتی لە کوشتنی ژەکریان بەختکردنی ژێ ئەوەی بەنسبەت کامیارانەوە بوو ئاخرین خەبەر کە پێشەوەی بە مەخزمەتی ئێوە بە خۆشحاڵیەوە دەڵێن ئەو ئازیزانە گیانیان بەخت نەکردووە ئەوە خەبەرێکی خۆشە کە من لێرە ئیبلاغیەکەم بەڵام زیاتر لە 20 کەس بریندار بوون دیارە بریندەکانیش ئەنواع و ئەقسامیان هەیە خەڵکانێکەیە کە بریندەکەی زۆر شدەتی هەیە خەڵکی هەیە کە بریندەکەی بە سۆکی بووە لە دێگولان بە هەمان شێوە بریندار یەکجار زۆر ئەوانەی کامیاران بە تەقەی ڕاستەوخۆ بووە بە برینەکەیان بە ساچمەیە یا بە ئەسلحەی گەرم 100% ئەوەی لە کوردستان بۆ خۆشتان دەزانن کوردستان بەدەست سپاوەیە ماوەیەکیژە بە ئاشکرا هەڕەشاکەن و ئەو هێزانەی کە لە ڤیددیوەکانیژە پێش ئەستان ئاعتسابەکەی ئەمڕۆژ ئەوە هەفتەیەکە بێت لەگەڵ سەر هەڵدانی خۆرۆشانی سەرتاسەریەکە سەرتاسەری کوردستان بە تایبەتی کۆمەڵێک شار بە شدت میلیتاریزەیە مەسەڵەن لەوانە شاری سنە کە دەزانن کۆڵان و گەڕێکیان پڕکردبوو لە نیرو ئەو ڕۆژ کە ئاعتساب کرابوو لە پاش ئاعتسابەکە چۆن کۆماری ئیسلامی دام و دەستگاکیان نامۆنین لە کوردستان دەزانن کە خەڵک بەرحاڵ بلا فاستە دوای ئاعتسابەکە تێنە سەر شەقامەکان هێزێک یەکجار زۆریان هێنا بوو ئەو هێزانە هەمویان مستەلح بوون بە چەکی کلاشنکۆڤ و بەرحاڵ بە ئەنواقی جارە ئەو جۆرە چەکانێکە بەشێکیژی خۆ ڕاستە خۆ نەڕۆشتون بیبینن بەڵام بەدەست لە ڤیددیوەکانە کە تۆ ڕەسەدی بکەیت دەزانی کە چەکێک نین کە ئەو چەکانەیە کە مەسەڵەن لە دژی ناڕازیان بەکاریە بن زۆرتر چەکی کلاشنکۆڤ بووە ئەو بریندارانی کامیاران بە تایبەتی 3-4 کەسێکیان بە کلاشنکۆڤ بریندار بوون. بەڵێ ئەمڕۆ مانگرتنەکە بە سەرنجام گەیت بەرگێکی زێڕینی تر هاتە ناو خەباتی پڕ لە شانازی خەڵکی شۆڕژێر لە کوردستان هەژدەی بە فرامبار بە 16 گەلاوێژ و بە 12 گوڵان و بە خەرمانان و بۆ یادی کاک ڕامینی حسێن پەنایی برای جەنابتان کە کوردستان یەک پارچە مانی گردوای لە سێدارەدانی و ئازیزانش ئەمیش هاتە ناو ئەو بەرگە زێڕینەوە زۆر کەس دەپرسن
هەنگاو گەلی دوایی چ دەبێت ئەمە ئەگەر ناڕزایەتیەکان درێژە پێ بکێشێت یا درێژە بدات خەڵکی کوردستان دەبێت چه هەنگاو گەلێک بنێن دیارەوە پرسیارێکە لەم ڕۆژانە زۆر گرینگە بەڕاستی پرسیارێکی زۆر بەجێشە بە تایبەتی کوردستان ئەزمموی تاڵی هەیە لە ڕابطە لەگەڵ جنبشە سەرتاسەریەکە ئەو جێگای بە خۆم هەڵەگەڕێتەوە من پێم وایە کوردستان بە جۆرێک دەست بە عەسابوونی لەو ماوەیە واقعەتێکی پێوە دیار بوو کە دەزانن هێزی سەرکوتکەر من وا دیارە دەنگم بڕا کاکۆ کاک ڕەفیق دەنگت هەیە جەنابەت کاک ڕەفیق کاکی گیان دەنگ هەیە بەڵێ کاک ڕەفیق ئێمە دەنگی جەنابتمان هەیە فەرموو ئەو جێگەی بە هەڵوێستی کوردستان هەڵەگەڕێتەوە دیارە بەحسێکی زۆر هەیە لە تۆڕە کۆمەڵاتەکانیش حتمەن بەرچاوتانەکەوی لە نێو شەقامی کوردیژە ئەم بەحسە هەیە ئەوەی کە ئایا کوردستان لەگەڵی بکەوێت لەگەڵ ئەم ئاخێزە جەماوەریەی سەرتاسەری ئێرانە یان نەخێر هێشتا ڕاوەستێت بە بڕوای من مانگرتنی ئەمڕۆ دەستپێکی ورودی خەڵکی کوردستانە بە پشتیوانی لەم ئاخێزە سەرتاسەریە بە تایبەتیش دەزانن کە کۆمەڵێک لە ناوچەکانی خوارەوەی کوردستان وەکوی ئیلام و کرماشان و مەلەکشایی و ئەوانە شەهیدی زۆریاندا و بە تایبەتی بەرخوردی ڕژیم لێرە یەکجار سەخت و بەرحەڵ دڕندانە بوو حەقوا بوو کە خەڵکی کوردستانیش ئیتر ئەو بێدەنگیە بشکێنێت شکاندنی بێدەنگی خەڵکی کوردستان بەم مانگرتنە بە بڕوای من حرەکەتێکی ئەوەل نیشان لە بلوغێکی گەورەی فکری و سیاسی خەڵکی کوردستانەدا بۆ داهاتوو بەحسەکە ئەوەیە بەرحەڵ خەڵکی کوردستان ئایا هەردەیانەوێت بە ئاعتساب بیکەن حقیقەتەن دەزانین کە ئاعتساب هەمیشە لە کوردستانە ئەکتێکی سیاسی بووە بەڵام ئەکتێک نییە کە تو هەموو ڕۆژێ بەکاری بێنی بە بڕوای من خەڵکی کوردستان ڕەسەدی ڕووداوەکان بکەن لەگەڵ ڕەوتی ڕووداوەکانە من پێم وایە بەشداری خەڵکی کوردستان لەم ئاخێزە هەرچەند کۆمەڵێک وەکوتم دەستێوەردان و کۆمەڵێک شتی تریش هەیە کە ئەوانە جێگای پرسیاری گرنگت بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی دەشزانن با ڕاستەخۆ باسی بکەم میدیای غەیرە کورد و میدیاهایی کە ساپۆرتی خارجیان لە پشتە بە شدت خەریکی ئالتەرناتیڤ سازین لە ئێران کار لەسەر بەرحەڵ بۆڵکردنەوەی خەڵکانێکن کە پایەگا هایکی کۆمەڵایەتیان نییە بەڵام دەیانەوێت بە میدیا و بە زەختی میدیا و سوۆسیال میدیا ئەوانە تەزریقیکەن بە ئێران ئەوەی بەڵام بە مەیدان هەڵەگەڕێتەوە بە بڕوای من وانە مەیدانەکە مەیدانی ناڕەزایەتیە یعنی دەردێکی هاوبەش لەسەر تاسەری ئێران بوونی هەیە خەڵک گرفتارە خەڵک موسیبەتی هەیە خەڵک لە ئەسەر بێکاری و گرانی و دەیان بەڵای ئابووری و فەرهەنگی بەسەریا سەپاوە لەو بارەوە بۆیە بەڕاستی وەکو تاکێک ناتوانم من بەش بە حاڵی خۆم ئەتوانم نەزەری خۆم باس بکەم بەڵام ناتوانم وەکو بڕیار بیسەپێنم لەبەرەوەی کە بڕیارێکی قورسە بە خۆشحاڵیەوە هەروەک چۆن فەراخانێک درا بۆ پشتی بۆ مانگرتنەکەی ئەمڕۆ ئەحزابی ڕۆژهەڵاتی کە ئێستا کۆدەنگیک پێک هاتووە هیوادارم لە داهاتووە ئەمە زۆرتر پتەوتر ببێتەوە ئەم یەکگرتنەوە ئەم یەکگرتنە دەتوانێت ئەمە ببێت بە ئۆتاق فکرێک بۆ بڕیاراتی داهاتوو بەڵام بۆ ڕۆژەکان من تەوسیە ناکەم لاوان بە تەنها و منفەرد بە شێوەیەکی تۆپەڵی چکۆلە بێنە سەر شەقامەکان ئەمە ئازەرمەندە و زۆر زوو سەرکوتە کردێت و ئێمە خەساری زۆرتریش ئەبینین ئەگەر کوردستان بێوێت بەشداری بکات دەبێت بە شێوەیەکی بە ئەزمموی خۆی و ئەزمونهای ڕابردوو دەبێت بە حەشیمەت و جەمعیەتێکی یەکجار بەرفراوان شرکەتی ئەم ناڕەزایەتیانە بکە تەجروبەی ئەم مانگرتنە پێیوتین کە کۆدەنگی لایەنە سیاسیەکان کاری هاوبەش لە نێوان لایەنە سیاسیەکان چ وەڵامێک وەرەگرێت لە ناو خەڵکەوە وا دیارە خەڵک تین و یەکڕیزین خەڵک هاودەنگی و هاوپشتیان نەوێت لە نێوان لایەنە سیاسیەکان ئەمە چه ئەرکێکی گرنگ دەخاتە سەر لایەنە سیاسیەکان بۆ ئەو بەشە گرنگەی کە جەنابەت باست کرد بۆ چەکردن های داهاتوو
حتمما ئەرکێکی گەورە خاتە سەرشان هەموو حزبەکان ئەلبەتە بە هەموو کەسێک ئەگرێتەوە بەڵام بە تایبەتی حزبەکانی ڕۆژهەڵات کوردستان ئەزمموی شۆڕشی ژنجیان ئازادی هەیە دیاڵێ نامەوێت بەڵام خەسارەکەی یاکتێ سەرکوتەکەی یا کەمکاریەکەی هەمووی خەتای حزبەکان بوو بەڵام ناکۆکی ئەحزابی ڕۆژهەڵاتی لەو دەورە حقیقەتەن یەکێک لەو خاڵانە بوو کە خەساری گەورەی بە شۆڕشی ژنجیان ئازادی گەیان ئەم ئەوە ئەزمموونێکی تاڵە خەڵکی کوردستانیش لەمسیان کرد و بینیانەوە ئەمە نابێت دووبارە بداتەوە لەم شۆڕشە تازە و ئاخێزە جەماوەریە تازەی ئەم ڕۆژانە بە تایبەتی بوو داهاتوو بە بڕوای من ئیتر جایز نییە ئەحزابی ڕۆژهەڵاتی بە شێوەیەکی منفەرد هەر کەسێ بەشون ڕۆیاهایی خۆیان بڕوات پێم وایە سەرفەنەزەر لەوەی کە بەرحاڵ گرایشاتی مختلفە یەکتەزانی کوردستان و ئەحزابەکانیش هەر کامێکیان تحقیبی مەسایلی فکری خۆیان دەکەن بەڵام ئەو جێگای کە تێتە سەر خاڵی هاوبەش کە ئەم ڕۆژانەش کۆکبوون لەسەری من پێم وایە ئەمە ئەرکێکی گەورەیە دەبێت بیپارێزین و بتوانن مەرجعێک دروست بکرێت و یواش یواش ئەمە تەقویت بکرێت بتوانێت لە داهاتوویژە زەمانەتی کۆمەڵێک ڕووداوی گرنگترەکات کاکە ئاکۆ ئێمە هەموو کەسێک ئەزانێ ئەوەی ئەقل و شعوری سیاسی بێ دەزانێت کە کۆماری ئیسلامی لە سەراولێژی کەوتنایە ئێستا ممکنە ئەمە ئاخێزش چوزانم ڕۆژەکانی ئایاندە چی بەسەلاتی نازانم تحلیلکردی بەڕاستی ئاسان نییە بەڵام هەر جۆرێک بێت کۆماری ئیسلامی خۆی پێ ناگیرێتەوە خەڵکی یەخەی پێگردووە خەڵک بڕاوە لێ بە هەموو شکلێک بڕاوە لێ نەک خەڵکی کوردستان کە 46 ساڵ پێش ئێستا لێ بڕاون خەڵکی ئیدئۆلۆژیەکەی خۆشی کە 40 ساڵ لەسەری کاری کردو ئەوەش لێ بڕاوە خود دەیبینین مەسەڵەن لە شارەکانە خەڵک چۆن بەرپەرچی کۆماری ئیسلامی دەنەوە و خەڵک چۆن ئاسین بەدەسەم حکوومەتەوە یەکێک لە خاڵە گرنگەکانی بە تایبەتی ئەم یەک دو ڕۆژە دەبینی کە بە پێچەوانەی کە زەبروزەنگەکە تونتر بووە و هەڕەشەکانی خامنەیی و هەبوو ئەو فشارانێک کە بەسەر خەڵکە هات ڕۆژ بە ڕۆژ خەریکە پەرا ئەسێرێت ئەمە ئاعتماد بە نەفسێکی داوە دەبینی مەسەڵەن ئەمڕۆ لە شاری گەورەی وەکو تاران جەمعیەتێکی یەکجار گەورە هاتبوونە سەر شەقام لە تەبریز کە تورکەکان مەسەڵەن ئەو مەناطقانەیە کە تورک زمانن کەمتر حزوریان بۆ لەم شۆڕشە ئەو شەو حزوریان پێات بوو من پێم وایە پەرا ئەسێنێت و ئەمە فرسەتێکیژە حقیقەتەن هەلێکیژە بۆ خەڵکی کوردستان کە بتوانێت لەم ڕێگاوە بە حەق چۆن هەمومان دەزانین کە خەڵکی کوردستان 40 ساڵە مبارزەکە خوێنەدا قوربانیەدا دەیان ئاخێزی انقلابی بە معنای چەکداری و مەدەنی لە مێژوویە وجودی بۆنی هەیە بەڵام ئەو ڕۆژانە بە بڕوای بن ڕۆژانێکە دەتوانێت خۆی بە کەنار نەگرێت دەست بە عەسابوون لە رابطە لەگەڵەوەی کە کوردستان تۆزێک احتیاط بکە ئەمە بە بڕوای من زۆر زۆر واجبە یعنی حەقێکیژە خەڵکی کوردستان ئەوازانن کە سپا هێشتا هێزی قودرەتی کوردستان دابوونی هەیە هێشتا چەک لە دەستی دانەکەوتووە و خەڵکی کوردیش ئەتوانێت باتەوەجی بۆ ڕەفتاری کۆماری ئیسلامی دەتوانێت ئاسیبی جدی پێ بکرێت بەڵام بە هەر حاڵ پێمەوە سەر پرسیارەکەی جەنابن ئەو ئەرکی هەموو کەسێک بە بڕوای من ئەنێ هەموو کەسێک ئەگرێتەوە بە تایبەتی ئەحزابی ڕۆژهەڵاتی بە دەرەجەی یەکەم لەبەر ئەوەی فراخانێکی ئاوا ئەدەیت مەشروعیەتێکیش بە ئەحزاب وەرەگریتەوە یعنی ئۆتۆمات و خەریکە پاستانێک لە مابینی خەڵک و ئەحزابە بوونی هەیە ئەم پاستانە مەسەجێکیش دەبێت تۆ لە خەڵکەکەت وەربگریت پێم وایە هەر لایەنێکی سیاسی و هەر جریانێکی سیاسی بێوێت لەمە لا بدا بە بڕوای من تووشی خەتایەکی جدیە بێت و ئەو کارە ساتانەی کە پێشووتر وەکو ئەزمموی تاڵ کردومانە ڕوەداتە و کە هیوادارم قەچتی ئاوا نەبینی. کاک ڕەفیق لە قسەکان تا مەجموعەیە پەیامی تیا بۆ ڕوو لە لاوانی خەڵکی کوردستان بۆ نمونەوەتت کە منفەرەد و بە کەم نێنە سەر شەقام ناڕزایەتیەکە بێت جەماوەری تر بێت بۆی کە خەساری کەمتر بێت یا هاودەنگیەک لە نێوان شارەکانی کوردستان و بە باقی شارەکانی تری ئێران هەبێت بۆ هاتنە سەر شەقام ئێستا ئەمەوێ بڵێم وەک دواوتت وەک دوا پەیام جگە لەوانەی کە باست کردووە پەیامێکی گرنگترت هەیە بۆ لاوانی شۆڕژگەڕ لە کوردستان بە تایبەتی ئەو لاوانەی کە ئەو ڕۆژتی هاتنە سەر شەقام هەر هەمان لاوانن کە لە شۆڕشیژی ناژابوون ئەنێ من بەش بە حاڵی خۆم زۆر جار ئەوەم تەکید کردووەتەوە کە شۆڕشی ژنجیان ئازادی وەکو فێرگەیەکی سیاسی نظامی بۆ خەڵکی کوردستان وابوو بە تایبەتی بۆ نەسلی تازەی ڕۆژهەڵات ئەم نەسلێکەکە ئەزمموی هەیە بەرحاڵ لیدرهایی مەحەلی و
شاری خۆی بینیوەتەوە تەجروبەی هەیە لە سۆشیال میدیا و ئەوانە تێگەیشتووە کە لە ڕووی ئەمنیەتیەوە تێگەیشتووە دەزانێت کە ئاعتماد بکات بە بڕوای من ئەو ڕۆ ئەزمونێکی هەیە ئەو ڕۆژ نیشانیدا بە تایبەتی ئەو ڕۆژ نیشانیدا کە هەر بۆ معلوماتی خۆتان لە فەرمانداری کە پێش ئاعتسابەکە کۆبوونەوەیکیان گرتی بوو دام و دەستگاهی ئیتلاعاتی و نمایەندەی ئیتلاعاتی سپا کە لێنە قسەی کردبوو وتبووی دەست مەپارێزن لیان یعنی دەبێت ئیسلاحێکی فارسی بەکار بردبوو دنووسی بووی وتبووی گۆربەرە دەمە هجرە باید کۆشت معنایەوە بوو کە بلا فاصل لیان بدەن بەڵام چۆن خەڵکی جوانەکانی ئێمە ئەوە شۆڕژگەڕانە هاتنە سەر شەقام ئەزمونونەکەیان هەیە لە شۆڕشی ژینا لە ئەوە ڕۆژەکان و ئەوایلی شۆڕشەکە بێ ئەزمون بوون بەڵام ئەوڕۆ زۆر بە ئەزمونن من هیوادارم کە خۆیان ڕێک بخەن بە تەوا وجود خۆیان ڕێک بکەن ڕێبەرانی مەیدانی خۆیان بدۆزنەوە خۆیان سازمان بدەن ئاعتماد بکەن بە یەک بە هەر حاڵ گروپ ببنەوە بە تاک منفرد هیچ حرەکەتێک نەکردی لەمبارەوە کە بەشێکی مربوطە بە کاری ڕێخستنێکی ناتوانێت ئینسان لە پشت ئەو تەلەڤیزیۆنەوە هەموو شتێک باسکە بەڵام ئەوەی گرنگە کوردستان بە تایبەتی ئەم نەسڵە تازەی کە انقلابیترێکن بەڕاستی ئامادەن بۆ هەموو گیانفیداییک پێم وایە دەبێت گیانفیداییەکان تێکەڵ بە ئەزمونێکی ڕێکۆپێک بێت کە خۆشبەختانە ئەو شەو کە من بەش بە حاڵی خۆم چاوەڕێ مەکرد کە وەکو تاقیکردنەوەیەک بۆ لە واقعە بۆ خەڵکی بۆ ئەو نەسڵە نیشانیاندا کە توانایی کاری گەورە و ئەزموری باشیان وەرگرتووە لە دەوری ڕابردووە هیوادارمە و ئەزمونە بپارێزن بە تایبەتی خۆیان ئامادە بکەن نەسڵی تازە نەک نەسڵە تازە بە بڕوای من خەڵکی کوردستان بەگشتی دەبێت خۆی ئامادە بکە خۆی تیار بکە یەک بدۆزنەوە وەکو ڕۆحیاتی دەورانی شۆڕشی ژیان ئازادی پێکەوە وەسڵ ببنەوە و حتمما خزمەتێکی گەوراکە بۆ کاری داهاتوومان ئەو جێگای بۆ وەکو دەڵێ پلانی ترمانچیە من پێم وایە نابێت ئەحزابی ڕۆژهەڵاتی بێ پلان بن دەبێت پلانمان ببێت بەڵام من بۆ خۆم بەش بە حاڵی خۆم ناتوانم لێرە باسی کەم چۆن من لەو ئاستەنیم لە حزبەکانە بڕیارێک لەو بارەوە بدەم بەڵام من هەر تەوسیەی شەخصی خۆم ئەوەیە کە لاوانی شۆڕژگەری خەڵکی کوردستان خۆتان ئامادەکەن ئەوە دەورانی چارە نووسسازە بۆ هەمومان و بە تایبەتی بۆ گەلەکەمان زۆر سپاس هاوڕێ ڕفیقی حسێن پەنایی چالاکوانی سیاسی سپاس بۆی کە لەگەڵمان بووی سپاس بۆ ئێوەش